دەرمان و پێداویستی پزیشکی بە پێی ئیمکان هەیە و من ئەوانی کە تۆ ئەڵی کە دەرمان کەمە من پێم وانیە دەرمان کەمێ بەڵام هەندێک جار ئێمە بەهۆی یەکەم کەمی بودجەوە دووەم بەهۆی ئەوەی کە بڕە پێویستمان پێ ناگات لە بەغداوە وەلو هەرچەندە پەیوەندەکانمان لەگەڵ وزای تەندروستی بەغدا زۆر باشە ئێمە نزیکەی زیاتر لە 8,000 دەرمانمان نرخ بۆ داناوە بەڵام نزیکەی 3,000 دەرمانمان خستووە سەر ستیکەری دەرمان بۆی هاوڵاتیان بیبینن و بەردەوامین لەوەدا ئێمە قسەمان لەگەڵ پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان کرد کە ئەبێت لە پێشتر ئێمە سندیکای دەرمانسازان وتیان ئێمە جێبەجێیەکەین بەڵام دیار بوو بیان جێبەجێ نەکرا و ئێستا ئێمە لە ڕێی پارێزگاکانەوە خەریکین بۆ ئەوەی کە نرخی دەرمان پارێزگاکان و ئیدارەی گەرمیان و ڕانیەوە خەریکین بۆ ئەوەی کە ئەوان قسە لەگەڵ دەرمانخانەکان بکەن مهم ئێمە وازمان لەو پرسە نەهێناوە موسیڕین لەسەر جێبەجێکردن ڕازی نەبووین بە کەمکردنەوەی موچەکان بە ڕاگررتنی موچەکان بە دواخستنیان و پرۆسی پشکنینەوەکە ئێمە لەگەڵ یابووین بۆ ئەوەی شایستە و ناشایستە لە یەک جا بکرێتەوە بەڵام بە مەرجی بەردەوامی موچەکان چکە هاوڵاتی کەمەندام هاوڵاتێکی هەژارە بەتای بەدەوانەی هیچ سەرچاوێکی تری داهاتیان نییە ئەو بڕەپارەیە نەبێ لە ئێستا پرۆسەکە چەند قۆناغێکە دوو قۆناغی یەکەمی تەواو بووە ئەویش تۆمارکردن لە بەڕێوەبەراتیەکانی کاروباری کۆمەڵایەتی و ئیشەکە لە ساڵ 95 سەرکەوتوو بووە ئەوەی ماوەتەوە پەیوەندی بە تەندروستی و لیژنەکانی تەندروستیەوە هەیە